وەک نێردەی کورسات نیوز لێرە لە خزمەتتانە بۆ گواستنەوەی باسەکانی چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی پزیشکانی دڵ و سنگ لە شاری سلێمانی خوا دڵ و سنگتان سەلامەت کات و هەرگیز نەخۆش و خەفەتبار و خەمناک نەبن. ئەم کۆنفرانسە بۆ ماوەی سێ ڕۆژ بڕێوەچێت ڕۆژی یەکەم تەنها ڕۆژی کردنەوەی کۆنفرانسەکە بوو، ڕۆژی دووەم و سێم بابەت و دیدارە زانستیەکانی تیا بڕێوەچێت و وا چاوەڕوانەکرێت کە زیاتر لە 200 پزیشکی دڵ لە سەرانسەری کوردستان و عێراقەوە بەشداری تێدا بکەن. ئەم بابەتە هەم نەخۆشەکانی دڵی مناڵان و هەم گەورە ساڵان نەگرێتەوە و هەم ئەو بابەتانەی دڵەگرێتەوە کە پەیوەندیان بە نەشتەرکاری دڵەوە هەیە و هەم ئەوانش کە پەیوەندیان تەنها بە قەسەرە و شەبەکە و باڵۆنەوە هەیە. بۆ ئەوەی کە زانێری زیاتر دەربارەی ناواخنی پێشکەشکردنە زانستیەکان لەم بابەتە تاوتێ بکەین بەڕێز دکتۆر فەرمان عەبدوڵڵا کە پزیشکی پسپۆڕی نەخۆشەکانی دڵ و قەستەرەیە لێرە ئامادەی وێ ماچینە خزمەتی ئەو. دکتۆر گیان بەخێرهاتی و سوپاس بۆ ئامادەبوون. زۆر سوپاس بۆیەوە بەخێر بێن. طبعاً جێگەی سوپاسە کە لە کاتی خۆت لە کۆنفرانسەکەی بێمە بۆی کە هەندێک لە زانێرەکان بۆ بینەرانمان بگوازیتەوە. دکتۆر بالیەوە دەست پێ بکەین کە بەڕێستان پزیشکی پسپۆڕی دڵ و قەستەرن کە با بڵێن لە زمانە زانستێکی ئێوە ئەمەلیات ناکەن، بڵێن سێرجری ناکەن. لە زمانی خەڵک ئەگەرچی قەستەرەش هەندێک جار هەر بە ئەمەلیات حسابەکرێ. حەزەکەم بە تایبەتی لەسەر پسپۆڕەکەی جەنابتان ئەم کۆنفرانسە ئەکرێت چی زیاد بکاتە سەر زانیاریەکانی ئێوە؟ بەڵێ بەخێر بێن بۆ چوارەمین کۆنفرانسی نەخۆشیەکانی دڵ و سنگ کە خۆشبەختانە ئەم ساڵ لە سلێمانی ئەنجام دەدرێت. ڕاستیەکەی لە ڕۆزانستیەکەوە ئەم کۆنفرانسانە زۆر گرنگن بۆ پزیشکان، چونکە لەم کۆنفرانسەیە بە بەشداری چەندین دکتۆر لە ناوخۆی عێراق و لە وڵاتانی دراوسێ وڵاتانی ئەوروپا تێیدا بەشدارن، تێیدا گفتوگۆ دەکرێت لەسەر نوێترین ئەو گۆڕانکاریانەی کە لە نەخۆشیەکانی دڵدا ڕوەدا و ئەو ڕێنمایە تازانەی کە لەلایەن کۆمەڵی ئەوروپی و ئەمریکی دڵەوە دەرئەچێت تێیدا گفتوگۆکرێت و دەوڵەمەند دەکرێت و ئێمە سوودمەند دەبین و لەو ڕێگەیەشەوە نەخۆشەکان و سیستەمی تەندروستی کوردستان تێیدا سوودمەند دەبێت. دکتۆر ئەمێ پرسیاری ئەوە بکەم کە مادامەوە میوانی نێودەوڵەتیتان هەیە، سەرلەبانی لەگەڵ دکتۆر دانا حەمەباقی قسەمان کرد ئەوەی فەرموو کە میوانەکانی دەرەوە کە هاتوون بڕێکی باشیان نەیتڤن، ینی بۆ خۆیان خەڵکی ئەو وڵاتانن، بەریتانیا وڵاتێکی ئەوروپا. حەزەکەم بزانم ئەوان کە هاتوون تەنها ئێوەن گوێ لەوانە گرن یاخود ئەوانیش گوێ لێەوە ئاگرن؟ بەڵێ خۆی گفتوگۆکە دوولایەنەیە، بەو شێوازە دەوڵەمانە بێ هەم ئێمە قسەمانە بێت و بڵێن محازەرات و پێشکەشکردمانە بێت، ئەوانیش و لە ئەسنای محازەراتەکانە گفتوگۆ ئەکرێت ئەو بابەتانی کە باسەکرێت دەوڵەمە نەکرێت بە خیبرە و ئەو تەقەنیاتانی ئەو کواڵیتی لەوێ هەیە ئێمە ئاشنابین و تێیدا وەکو پێ بە جەنابتەموت بەو شێوازە گفتوگۆکە دەوڵەمە نەکرێت هەردوو لا سوودمەند دەبێ و لە ڕێگەی ئەویشەوە هەم سیستەمی تەندروستی هەم هاوڵاتیانی خۆشەویستیدا سوودمەند دەبن. ئێوە لە هەمان کاتە لە سەکتەری حکوومەت کارەکەن و خزمەتی هاونیشتیمانیانەکەن، لە هەمان کاتە لە کەرتی ئەهلیش کارەکەن و خزمەتی هاوڵاتیانمانەکەن. بە تایبەت لە مەسەلەی کەرتی حکومیە ئاستی خزمەتگوزاری نەخۆشخانەکانی دڵ لە کوردستان بە گشتی و لە سلێمانی بە تایبەتی لە چه ئاستەکە؟ من سەرلەبانی ئەوم بە بینەرەکان وت کە ئێمە ئێستا لە سلێمانی بووینەتە سەنتەری چارەسەری پزیشکی لە هەموو عێراق و وای لێ هاتووە کە خەڵک لە هەموو عێراق و سەردانمانەکات بۆ چارەسەری نەخۆشیە جیاوازەکان. بۆ نەخۆشیەکانی دڵم قسەی ڕاستە؟ بەڵێ ئێمە ڕۆژانە کە لە سنتەری نەخۆشیەکانی دڵ لە سلێمانین نەخۆشی کوردستانە بینین و لەگەڵ نەخۆشی بەشی خواروی عێراقیشە بینین، هەمویان تێ بە یەک چاو سیر دەکرێن و بە شێوەیەکی زانستی چارەسەر دەکرێن و خۆشبەختانە ئەوەی لە سنتەرەکەی ئێمە هەیە 24 سەعات قەستەرە ئەنجامەدرێت بۆ ئەو نەخۆشانی کە جەڵدەی دڵیان هەیە کە ئەمە بەڕاستی شتێکی زۆر سوودبەخشە بۆ نەخۆشانە، بۆی بە زووترین شێوەز بە زووترین کات چارەسەر کرێن، بە تازەترین شێواز چارەسەر بکرێن بۆ دوای نەخۆشیەکە سوودمەند دەبن لێ چووکە تووشی عەجزی دڵ نابن، پەکەوتنی دڵ نابن، تووشی ماکەکانی نەخۆشی جەڵدە نابن. ئەمە شتێکی دڵخۆشکەرە بۆ ئێمە و هەمووشمان نەزانی سێکتەری تەندروستی و کۆمو سێکتەرەکانی تر لە کوردستان کە هەیە تۆزە کەم و کورتی هەیە، بەڵام خۆشبەختانە هەوڵیراوە چارەسەری و کەم و کورتیانە بکرێت و ئەم کۆنفرانسانش یاریدەدەن بۆ ئەوەی کە ئەو کەم و کورتیانی هەیە لە ڕۆزانستیەکەیەوە پڕ بکرێت و چارەسەر بکرێت. مادام ئاماژەت بە سنتەری نەخۆشەکانی دڵ کرد لە حکومەت هەباڵین نەک لە کەرتی ئەهلیە، ماوەیەکی زۆرە باس لەوە ئەکرێت کە ئاستی خزمەتگوزاری تەندروستی هێواشەواش بەرەو خوارتر ئەڕوات لە جاران، بەڵام هیچ وەکو دڵ نییە، چونکە باوترین هۆکاری مردن لە هەموو دنیا بریتە لە نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان کە جەنابت لە من باشترە زانیت دڵ و بۆریەکانی خوێنە. ئاستی خزمەتگوزاریەکان لە ئێوەش هاتۆتە خوارەوە یاخود هێشتا لە باشیایە؟
بە شێوەیەکی عام بە چاو سێکتەرەکانی تریشتا لە باشیایە و ئێمە هەوڵمان ناوە هەر چێکمان کردووە قەستەرە و عملیات ینی وەکو بڵێن نەشتەرگەری دڵی کراوە بۆ نەخۆشە گەرمەکان بە هیچ شێوەیە نەوەسێ ئەوە هەوڵین باشترین ینی بەڵای ئێمەوە باشترین شتێکە کە کردومانە ئەگەر نەخۆشیە ساردەکان هەنێ کات دواکەوت بێتن یان سەرەیەکیان هەبێ یان تۆزە تاخیر بوو بێتن بەڵام هەوڵمان ناوە بە هیچ شێوەیەک نەخۆشیە گەرمەکان دوانەکەون و ئەوەی پێویستە و ئەوەی زانستیە لە هەمان کاتا کە گەیشتە نەخۆشخانە بۆیان ئەنجام بدرێت. بە قسەکردن لەسەر نەخۆشیانی کە بە نەخۆشە گەرمەکان ناوت بردن لە ڕۆزانستیەکەیەوە لە ڕوو زانستیەوە باسەکرێتکەوە باشتر هەر کەسێکە تووشی جڵتەی دڵیان نۆری دڵەبێت یان هارد ئەتاک بە زمان ئینگلیزیەکەی لە ماوەی 20 خولەکە بگەێنرێتە نەخۆشخانە بۆی کە پزیشکی قەستەرە و شەبەکە و باڵۆن یاخود دەگەل هەندێک کاتی پێویستە نەشتەگەری دڵی کراوەشی بۆ بکرێت. ئێستا لە کوردستانەوە لە سلێمانی خزمەتگوزاری ئامبولانس گەشتۆتە ئەو ڕادەی کە لە 20 دقەشانە بێت لە نیو سەعاتیەکە ما بگاتە نەخۆشخانە. ئەوە کێشەیەکە لە هەموو جیهانە هەیە نەک لە لای ئێمە چکە پەیوەندی نییە بەس بە ئەمبولانسەوە پێویستی بە پەیوەندی هەیە بە ڕۆشنبیری نەخۆش و ترافیک ینی لەوانەیە لە هەموو وڵاتێک کاگە و کێشەی هەبێت بەڵام لە کوردستانیشانەوە عانما ئەو شتە تۆزە چارەسەر کراوە بینی نەخۆشخانەکان ئەمبولاس زۆر باشە بەڵام تا ئێستا ئەمبولاس نەگەێنراوەتە ماڵەکان ئەوە یەکێکە لە کێشەکان و ئەو ئەمانەیە جگەلەوەی چارەسەر ویقایش مهمە و ئاستی ڕۆشنبیری نەخۆش کە بەرز کرێتەوە بۆ شێوازەی هەر کاتی هەستی بە ئازار کرد هەر کاتی هەستی بە ناڕەحەتی کرد بە زووترین کات پەیوەندی بگاتە نەخۆشخانەکان بۆی چارەسەری پێویستی بۆ بکرێ ئەگەر حاڵەتی بڵین جەڵدەی دڵە و نەخۆشی کتوپڕی دڵە نەخۆ بڵین بنێرێ بۆ نەخۆشخانانەی کە دکتۆری پسپۆری دڵی تایان بەشی قەستەرە و نەشتەرگەری تێدایە بۆی چارەسەری پێویستی بۆ بکرێت. ئێستا ئێمە لە شاری سلێمانی چەند سنتەری چارەسەری نەخۆشەکانی دڵمانەیە هەر یەک دانەمان هەیە؟ نەخێر دوانمان هەیە چکە لە نەخۆشخانەی شاریش بەشی دڵکراوەتەوە خۆشبەختانە لێوێش حاڵەتی تەواریە بینن و قەستەراکەن بۆ حاڵەتە گەرمەکان مەبەسمان جەڵدەی دڵە و سنتەری قەستەری تیا و سنتەری چاودێری تیا جگە لە نەخۆشخانەی دڵ لە سلێمانی ئەوە دوو سنتەرمانەیە لە ناو سلێمانی. یعنی ئێستا گەر بینەرێک ئێمەی بینی و لە کاتێکی نزیکە بەتەبە لە کاتی گەرمەی ترافیک لە ناو بازاڕە کەسێکی تووشی ئازاری سنگ بوو و هەستی کرد جەڵدە لەیەوە بگەێنێتە نەخۆشخانەی شار هەمان خزمەتگوزارانی پێشکەشەکرێت کە لە سنتەری نەخۆشەکانی دڵاکرێت؟ بەڵێ خۆشبەختانە هەر لەوێ ئەکرێ بەڵام ئەوەی کە هەیە لە بەشی لە نەخۆشخانەی شار بەشی نەشتەرگەری دڵی لێ نییە بەڵام ئەوان نەتوانن لەوێ یەکەم جار بیبینن و تشخیصی نەخۆشەکەیکەن ئەگەر لە حاڵەتێکا پێویستی بە نەشتەرگەری دڵی کراوە بوو بە شێوەیەکی کتوپڕ لە ڕێ ئەمبولانسەوە ئەنێرێتە نەخۆشخانەی دڵ لە سلێمانی. بەمانایشتر ئەوەی کە پێویستە بۆ ڕزگارکردنی ژیانی نەخۆشەکە و بۆی کە دوجار تووشی پەککەوتنی دڵ نەبێت هەموو خزمەتگوزارێک لە نەخۆشخانەی شاریش و لە نەخۆشخانەی ئەمڵین لە سنتەری نەخۆشەکانی دڵیژە. بەڵێ خۆشبەختانە بەکو ئاماژەم پێەیە لە نەخۆشخانەی شار بەشی دڵکراوەتەوە لەوێ قەستەڕی لێە بۆ دکتۆری خەفەری لێە 24 ساعت و ئەوانیش خۆشبەختانە 24 ساعت قەستەراکەن بۆ حاڵەتە گەرمەکان وەکو پێشم وتی ئەگەر نەخۆشە پێویستی بە ئەنجامدانی نەشتەرگەری دڵی کراوە هەبێ کتوپڕ ئەوە لە ڕێ ئەمبولانسەوە ئەنێرێت بۆ نەخۆشخانەی دڵ بۆ لێ بە بەشی نەشتەرگەری. بیرمان نەچێتەوە کە جگە لە سنتەری شارەکان کۆمەڵی قەزاڵنەحی زۆرمان هەیە و لەگەڵ زیادبوونی ڕێژەی دانیشتوان ژماری دانیشتوانە پێویستی بە خزمەتگوزاری زیاتر هەیە. ئەم کۆنفرانسە ئەکرێت ئەوە زیاد بکات کە هەوڵ بدرێم خزمەتگوزاریانی کە هەیە و خزمەتگوزارە باشانە دیسنترالایز بکرێت ینی لە سنتەری شارەکان دەربێنێت و بڵاوی پێ بکرێ بەرەو بۆ نمونە ئیدارەکان ئیداری گەرمیان ئیداری ڕاپەڕین و ئیدارەکانی تر و پارێزگای هەڵەبجەش. دکتۆر جیانۆکو پێم وتی ئەم کۆنفرانسانە مهمن بۆ باسکردنی ئەو کێشانە و چارەسەرەکانیان بە نمونەیەک پێت بڵێم ئەم بەیانە گەرمترین گفتوگۆ لەسەر ئەو حاڵەتە بوو کە جەنابە باسیەکەی ئەو نەخۆشانی کە جەڵدەی دڵ لیانەیەات لە شوێنە دوورە دەستەکان ئەیتەوەکو جەنابەت باسە کرد ئیداری گەرمیان بێ ئیدارەی ڕاپەڕین بێ بڵین شاری هەڵەبجە بێ چکەویش سنتەری قەستەڕی لێ نییە هەر شوێنێکی دوور بێ چۆن چارەسەری ئەو نەخۆشانە بکرێ چۆن بە زووترین کات بگەنە نەخۆشخانە و ئەو چارەسەرە پێویستیانە چین کە ئەکرێ لەو شوێنانی کە سنتەری قەستەڕی لێ نییە لە ڕۆپزیشیەکەیەوە لە ڕووی ئەو ڕێنمایە تازانەی کە لە کۆمەڵی دڵی ئەوروپی و ئەمریکیەوە دەرچووە و دوایی چۆن تحویل حالە بکرێن بنێرێن بۆ سنتەر پێوتێ تێرشەری سنتەر ئەو سنتەرانی کە قەستەڕی لێ کە نەشتەرگەری دڵی لێ ئەمڕۆ یەکێک بوو لە گەرمترین باسەکان کە باسمان کردووە چونکە ئەوە پەیوەندی بە حیاتی ئینسانەوە هەیە و ئەگەر چکە ئێمە لە دڵا پێی بهینێکمان هەیە تێرمێکمان هەیە شتێکمان هەیە ئەڵێ کات یەکسانە بە ماسوولکە
ئەو ماسوولکەی کە خوێنی بۆ ناچێت چەند دەقا درەنگتر خوێنی بۆ نەچێت ئەوە زووتر ئەو ماسوولکەی ئەمرێت چەند زووتر ئەو دەمارە بکرێتەوە خوێن بگەڕێتەوە بۆ ماسوولکەیە درەنگتر ئەو ماسوولکەی ئەمرێ و نەخۆشەکە کەمتر تووشی ماکەکانی نەخۆشیەکە ئەبێت بۆیە هەوڵمانەوە ئەو کێشەیە با چارەسەر بکرێت خۆشبەختانە لایەنە ئیداریەکانیش لەسەر خەتن چۆن ڕێنماییە پزیشکیەکان وەکو لە ئەوروپا و لە ئەمریکا جێبەجێکرێ ئێمەش لە ئەو شوێنانە جێبەجێ بکەین کە سەنتەری دڵی لێ نیە. جا پرسیاری داهاتوو ئەمە بوو ئەو گایدلاینانە ئەو ڕێبەری کارکردانی کە لە کۆمەڵەکان لە ئەمریکا و لە ئەوروپا و لە بەریتانیاش کە دەرەچێت کە ئەم سیانە ئیتر بڵێنەوەرن کە دنیا بن بەڕێوە لە مەجای داڕشتنی نەخشەڕی کارکردنا بەو شێوەی کە لەوێت دەرئەچێت ناڵێن 100% بەڵام بەنزیکەی لە وڵاتی ئێمەیە جێبەجێکرێت. ئەگەر بە کوستەنتەرەکان باسیکەی تقریبن بەڵێ لە هاتنە ژوورەوەی نەخۆش تاوەکو ئەو چارەسەرانی کە بۆ یەکرێ وەکو گایدلاینەکان وەکو ڕێنمایی ئەوروپیەکان دەرەچێت بەس وەکو ئاماژەم پێکرد چەند کێشەیەکمانەیە وەکو ڕۆشنبیری نەخۆشەکە یان درەنگەیشتنی نەخۆش بە نەخۆشخانە یان ئەو شوێنانی کە سنتەری تایبەتمەندی دڵیان لێ نییە تۆزێ لەو شوێنانە کێشەمان هەیە بەڵام کە گەیشتە ناو سنتەرەکە ئایا لێرە نەخۆشخانەی شار بێیان لە نەخۆشخانەی دڵ بێت بە هەمان گایدلاین بە هەمان ڕێنمایی ئێمە ئەڕێن بەڕێوە بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی دڵ ئیتر ئەو نەخۆشە ئایا سارد بێت بڵێن نەخۆشی ساردمانێ و نەخۆشی گەرمانەیە حاڵەتی کتوپڕ بێ یا حاڵەتی کتوپڕ نەبێ بە هەمان ڕێنمایەکان ئێمە نەخۆشەکان چارەسەرەکەین. دکتۆر فەرمان عەبدوڵڵا پزیشکی پسپۆڕی نەخۆشەکانی دڵ و قەستەرە لە شاری سلێمانی بەشدار بووی چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی پزیشکانی دڵ و سنگ سوپاس بە ئامادەبوونێت. سوپاس بێەوە خۆشحاڵ بێ. ئێمە خۆشحاڵترین بفەرموو بۆ ئەوانە زانستێکەکەت سوپاس کە لەگەڵمان بوویت. وەڵە بینەرانی بەڕێزەوەی کە بینیتان گفتوگویەکی کورت و پڕ سوود و زانیاری بوو لەگەڵ بەڕێز دکتۆر فەرمان عەبدوڵڵا وەک یەکێک لە پزیشکە پسپۆڕەکانی دڵ و سنگ لە شاری سلێمانی و بەشداری چوارەمین کۆنفرانسی نێودەوڵەتی پزیشکانی دڵ و سنگ لە سلێمانی